في الأيام الأخيرة يعني لە ڕۆژانی کۆتاییدا پێش نەخۆشکەوتنی گەیشتە قەناعەتێکی زۆر تاڵ کە بارودۆخەکە لە ڕێچکەی خواستراوی خۆی دەرچووە لەسەر ئەو باوەڕەی یەکلا بوو ئەگەر چەند ڕۆژێکی تر بمایەتەوە من پێم وایە بڕیارێکی مێژووی دەدا من لەمە دڵنیام لە چەند ڕۆژی کۆتاییدایان لە هەفتەی کۆتاییدا گەیشتە ئەو باوەڕەی کە بارودۆخەکە لە هەموو ڕێچکەیەک دەرچووە وەک پێویست کە بڕیارێکی یەکلایکەرەوە بدات سەبارەت بە بارودۆخەکە پێم وایە دەگەیشتە ئاستی پێکدادان لەگەڵ سەرۆکوەزیران چاوپێکەوتن لەگەڵ فەخری کەریم گەورە ڕاوێژکاری پێشووی سەرۆک کۆماری عێراق. خلينا نعتبر أنفسنا مكان للمشاهد. با خۆمان بخێنە شوێنی ئەو بینەرانەی ئێستا دەمان بینن. دڵنیام ئەوان دەپرسن بۆچی جەلال تاڵەبانی دەستور و دەسەڵاتەکانی چالاک نەکرد. وأنا حريص على أن الاتحاد الوطني الذي هو حزب صديق مسؤولم لەسەر ئەوەی کە یەکێتی نیشتمانی کوردستان حیزبی هاوڕێم جەلال تاڵەبانیە بە یەکگرتووی بمێنێتەوە و درزی تێ نەکەوێت و لاواز نەبێت لەسەر بابەتێک کە شایانی ئەوە نییە هەرگیز لە پێناویدا درزیان تێ بکەوێت ئەمە پۆستە دێت و دەڕوات پێشم وایە ئەمە شایانی ئەوە نییە چەقی ناکۆکیەکان بێت. لا يستحق أن يكون مركز لصراع عليه. شکستی پرۆسەکە زۆر لە سەرۆک کۆمار گەورەتر بوو لە کوتلەکانی بەشدار لە پرۆسەکە گەورەتر بوو مالیکی دەزانێت کێ ڕزگاری کرد. أكبر والمالكي يعرف من أنقذه. چاوپێکەوتن شەوی چوارشەممە کاتژمێر 11:05